دەڵێ لەو کەسانین وەڵای موسڵمانێک شتێکی بۆم باس کرد لە شاری کەرکووک موسڵمانێک هەبووە گەنجێکی خواناس ڕوو لە خوا دەفەرمێ شەوێکیان خەوی بینی دەفەرمێ لە خەوما بردمانێن بۆ جێگایەک وتیان دەڕۆین بۆ فڵان شوێن لەوێ خوای پەروەردگار دەبینیت دەفەرمێ ڕۆشتم منیان هەڵگرت و منیان برد گوێم لە سەوتێک بوو لە دەشتێکی چۆڵە وتی ئەی عەبدەکەم ئەی بەندەکەم تۆ ساڵێکی تر دەگەڕێیتەوە بەلای من ساڵێکی تر دەگەڕێیتەوە بەلای من خۆی زۆر شارەزا بوو لە خەولێکدانەوەدا بەیانی هات بەلای موسڵمانێکی تر کە شارەزایە بەلای مامۆستایەک وتی وەڵڵی خەوێکی ئاوهام بینی و دوو تەعبیر و دوو تەفسیری بۆ دەکەم یا دەڕۆم بۆ حەج یا دەمرم ساڵێکی تر تەواو سبحان الله پێش ئەوەی وەفات بکات گەشتە ساڵەکە زانی کاتی حەجکردن نییە مەوسمی حەج نییە دەفەرمێ هات بۆ لام ئەو مامۆستای دەڵێ خوا حافیزی لێم کردی من دەمرم ئەگەڕێمەوە بەلای خوای پەروەردگار دەفەرمێ وەڵڵاهی ئەو ڕۆژەی کە خەوەکەی تیابینی ئەو شەو ڕۆژە لەگەڵ ئەو ڕۆژەی کە ساری لێدا وەفاتی کرد یەک ساڵێکی ڕێک ڕۆژی کەم و زیادی نەبوو بەندەکەم ساڵێکی تر دەگەڕێیتەوە بەلای من ئەوانە ئینسانێکم پێش کەوتن ئێمە دوا کەوتوینە بەس ئاگامان لە خۆمان نیە چاومان قایم و بە خۆمان داناچینەوە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم خوای لە گوناهم خۆش بە و بمگەێنە بە پێغەمبەران و بە مەلایکان سەلامی خوایان لەسەر بێ دەی با ئێمەش ئینشەڵڵا بەو جۆرە بین گوناه و تاوانمان کرد خوامان لە بیر نەچێ خوامان بیر بکەوێتەوە داوای لە خۆشبوون لە گوناه و تاوانی خۆمان بکەین یا ربی خوای ئیصلاحی حاڵمان بکەی لە گوناهەکانمان خۆش بکەی